خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. دەمانەوێت باسی پەیوەندیەکانی نێوان بەغدا و هەرێمی کوردستان بکەین. چێشی زۆر هەڵپەسێراوەیە، حکوومەتەکە پێک هاتووە. ئەمڕۆ شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە دەرکەوت زیاتر بۆ مەسەلەی سامانە سروشتەکان و بەتایبەتیش نەوتە لە بەغدا بوو. بەڵام ئەکیدم خەڵکی کوردستان دڵنیام کە پرسیاریان لەبارەی مەسەلەی ڕێکبوونەوەی موچە هەیە، لەسەر مەسەلەی پلەبەرزکردنەوە هەیە، لەسەر پەیوەندیەکان هەیە، لەسەر مەترسیەکان هەیە. بۆ ئەو مەبەستە ئێمە گفتوگویەکی تێر و تەسەلەکەین بە تایبەتیش لەسەر دۆخە سیاسیەکە، دۆخە سیاسەکەی هەرێمی کوردستانیش کە تا چەند پەیوەندی بە بەغداوە هەیە. گەر ئێمە لێرە تۆکمە و تەبابین تا چەند کاریگەری هەیە. جا بەرنامەکەمان لە بەشێکەمدا لەگەڵ بەڕێز سروە محەممەد ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەسپاسەوە کە بەڕێزیان هەمیشە ماندوو ئەەکەین و یەکێکە لە پەرلەمانتارە چالاکەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەمیشە بەخەم کێشەکانەوەیە بۆی ئەمەش ئەوانەی کە ناوە کۆیە کاتەوە دی لە بەرنمەیەکە لێوەرەگرین. سلۆخان زۆر بەخێر بێ. دواتریش لەگەڵ خاتۆ ڕێزا شێخ دلێر گفتوگۆکەین کە بەڕێزیان پێشتر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بووە. سلۆخان سوپاس دەکەم، دەست خۆش بێ. وەک پانۆراما شار سوپاس دەکەم، بەڕاستی هەمیشە بۆ کورسات ئامادەی سوپاس دەکەم. هەربژی ئەکید ماڵی هەمووانە. ئەمەوێت لەوە دەست پێ بکەین، ینی ئێستا هەڵسەنگاندنت بۆ پەیوەندیەکانی نێوان بەغدا و هەرێمی کوردستان چی؟ بڵێ دیارە ئێمە بێن هەڵسەنگاندنێکی بەراوردکارانە بکەین لە نێوان پێش پێکێنانی حکوومەت و لە دوای پێکێنانی حکوومەت، هەرچەند ئەم حکوومەتەکە ئێستا پێک هاتەوە هێشتا حکوومەتێکە بەتوانین بڵێ ناقسە لە کۆمەڵێک وەزارەتەوە تاوەکو ئێستا نەکراوە. جیاوازیەکان زۆرە پێش پێکێنانی حکوومەت. ئێمە وەکو پەرلەمانتاران تەنانەت وەکو هەرێمی کوردستانش بەرچاوڕوونی یەکمان نەبوو سەبارەت بە ئەم حکوومەتێک کە ئێستاکە دروست بۆ دەنگی پێدراوە. ئەو وەزیرانەی کەوا دێنە وەزارەتەکانەوە، ئەنجومەنی وەزیران، وەزارەتی دارایی، ئەمانە ئێمە بەرچاوڕوونیمان نەبوو. بەڵام لە ئێستادا دوای پێکێنانی حکوومەت بەرچاوڕوونی یەک دروست بووە لەلایەن نوێنەرانی کورد وارە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانیشەوە چۆن مامەڵە بکەن لە گەڵ حکوومەتی ناوەندی بۆ چارەسەرکردنی کێشەکان بە شێوەیەکی گشتی. کەمە باسی کێشەکانەکەین، کێشەکانی دارایی ئەگرێتەوە، کێشەکانی موچە ئەگرێتەوە، کێشە سیاسیەکان ئەگرێتەوە، لەگەڵ ئەوەشا کێشەی خاک و مادەی 140 ئەم کێشانە ئەگرێتەوە. بێگومان کێشەکان زۆرن لە نێوان هەرێم و لە نێوان بەغداد، ناتوانین بڵین بە پەنجەش ناتوانین بیژمێرین. ئەم کێشانش پێویستی بە گفتوگۆیە، پێویستی بەوەیە کەوا ئێمە ئەم کێشانە لەسەر ئەرزی واقعال حکوومەتی عێراقیە بکەوینە گفتوگۆوە بۆ چارەسەرکردنی کێشەکان. هەروەکو چۆن لە خولی پێشووی پەرلەمانە ئێمە گفتوگۆمان کرد لە مەنهەجی ویزاریە کۆمەڵی خاڵبەندی زۆر گەورە کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە بوو داخل بوو. لە ئێستاداشە لە ئێستاشدا کۆمەڵی کێشەی زۆر گەورەیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان گفتوگۆ مفاوەزاتی لەسەر بکات لەگەڵ حکوومەتی عێراقیە. لە دوای پێکێنانی حکوومەت ئەوەی کە ئێمە ئاگدارین تاوەکو ئێستاکە دوو وەفد سەردانی بەغدای کردووە. وەفدێکان بۆ کێشەی موچە بووە، وەفدی دووەمیشان بۆ کێشەی نەوت و کۆمپانیا نەوتەکانی هەرێمی کوردستان و کێڵگە نەوتەکانی هەرێمی کوردستان. ئەوەی کە ئێمە ئاگدارین ئەمڕۆ سەر وەزیران عەلی زەیدی بڕیاری داوە لەسەر ئەوەی کەوە کۆمپانیا نەوتەکانی هەرێمی کوردستان بکەوێتە کارەوە. ئەو جگەلەوەش ئێمە ئەزانین لە بواری نەودا زیاد لە 2 مانگ بۆ 3 مانگە بێت لە دەستپێکردنەوەی شەڕی نێوان ئێران و ئەمریکا ئەتوانین بڵێن زەرێکی زۆر لە بوجێ عێراق دراوە لە بەرەوەی گەروی هورموز داخراوە. نەوتی هەرێمی نەوتی عێراق بە ئاسانی ناخرێتە بازاڕەکانەوە. ئەمەش بۆ خۆی کێشەیەکی زۆری دروست کردو. بۆیە عێراق ئێستا کێشەی دارایی هەیە. لە ئێستادا ئێمە ئاگدارین ئێمە باسی نەختێنەی گشتی عێراق ناکەین کە هەڵگیراوە، باسی داهاتی ئێستاکەین. بڵێ کێشەی داهات هەیە، بەڵام ئەو کێشە داهاتە نابێتە هۆکاری ئەوەی کەوا عێراق ناتوانێت کێشەکانی چارەسەر بکە. لە نێو هەمووشە کێشەی موچە لە بەرەو عێراق وڵاتێکی خاوەن سیادەیە، وڵاتێک ئەتوانێت قەرزی دەرەکی بکە، وڵاتێکە ئەتوانێت کێشەکانی لە ناوخۆ داهاتی زیاد بکات. لە ماوەی 2 ساڵی ڕابردووە عێراق کۆمەڵێک بڕیاری زۆر گرنگی دەرکردووە بۆ زیادکردنی داهاتی ناوخۆ. بۆ نمونە نیزامی ئەسی کۆدای بەکارهێناوە، فەرقی گومرکی دیاری کردووە، واتە شتومەک لە دەرەوە گومرکی زیاد کردووە. ئەمە لەلایەکەوە بۆ زیادکردنی داهاتی عێراق زۆر باشە. لەلایەکی تریشەوە بۆ ناوخۆی عێراق زۆر خراپە، لە بەرەوەی ئێمە ئێستاکە ئەبینین لە ناوخۆی عێراقا شتومەک و کاڵاکان
3 بۆ 4 هێندە گران بووە بە تایبەتی ئەو مەوادانی کەوا شتومەکانی کە پەیوەندی بە دروستکردنی بیناوە هەیە لە عێراق پەیوەندی بە خۆراکەوە هەیە لە عێراق ئەگەر بێت و ئەم خۆراکەی واتە بایع بە هاوڵاتیان نەدرای ئێستاکەشت و مەکی خواردن واتە زەیت و بقولیات و ئەوانەی کە باسێکین برنج و ئەو مەوادانە ئێستاکە ئەتوانم بڵێن 50 هێندە سعرەکەی زیادی کردووە سەر ڕای ئەوەی کەوا بایع ئەدرێ بە هاوڵاتیان بەڵام ئێمە ئەبینی بەرهەمە خۆراکیەکان لە عێراقا وردە ساڵ بە ساڵ زیاد دەکات کاریگەری پێوە دیارە بڵێ و جگەلەوەش ئێمە کە باسی داهاتی عێراقەکەین ئەم شەڕەش نەک تەنها بڵێن لە عێراق لە ناوچەکە داهاتی کەم کردوێتەوە عێراقی شێکێکە لە وڵاتانی ئەتوانی بڵێن لە چاو وڵاتانی تر زیاتر زەرمەند بۆ هۆکارەکەی ئەگەڕێتەوە بەوەی عێراق ئەتوانە بڵێم لە ناوەڕاستی جەنگەکە هاوسنوورە لەگەڵ ئێرانە و هەمیشە بەشێک بۆ لەو شەڕی کە لەگەڵ ئێرانە کراوە بۆیە ئەبینین بەشێکی ئەو لێدانانەی کەوا ئەمریکا یاخود ئەو ساروخانی کە دەیهاوێشت لە سنوورەکانە ئەمان بینی بەشێکیان بەرەو عێراقا هات بۆیە دەبینین ئێستا لە ئەنجامی پێکێنانی حکوومەتی عێراقی یەکێک لەو داواکاریان یاخود ئەو مەرجەسەرەکیانەی کەوا ئەمریکا هەی بۆ لە عێراقەوەیەکەوە فەسائلەکان جیا بکرێتەوە لە ئێستاشدا ئەو بەشە وەزارەتانەی کەوا ماوەتەوە لە عێراقا کە یەکلانە بۆتەوە هەمووی ئەگەڕێتەوە بە ئەوەی کەوا پێویستە ئەو ڕێکارانەی کەوا ئەمریکا ئەیەوێ پێویستە حکوومەتی تازای عێراق بیگرێتە بەر پێویستە ئەوەی بەشێکی لەوانەیە کەوا فەسائلەکانیانێ بەشداری حکوومەتی پێنەکە بۆیە لێ ئێستادا ئەبینین مبادرەیەکی زۆر باشەیە بەشێک لەو هێزانە لەوانە سەرای سەلامە دەبینین ئەوانەی کەوا تایبەت بە ئەسایبی ئەهلی حەقە بڕیاریان داوە لە دوای ئەوەی کەوا دەوڵەتی یاسا باگێشنامەیەکی ناردوو بۆ سەرجەم ئەو هێزانەی کەوا لە دەرەوەی دەوڵەتن بێنەوە نێو دەوڵەت و بکەونە ژێر دەسەڵاتی هێزە چەکدارەکانی عێراق لە ئێستادا لە عێراقا ئەبینین گفتوگویەک و گەرمگوڕێکی زۆر هەیە لەسەر ئەو بابەتانە ئەبینین بەشێکی زۆری لایەنە شیعەکان لە ڕاگەیاندنەکانی خۆیانە بڵاوێکەنەوە ئەڵێ ئەمە لە سەرداواکاری ئەمریکانە بۆ ئێمە وەکو هێزێکی نیشتیمانی ئەمانەوە کێشەکانی عێراق لە نێوخۆ چارەسەر ببێ بۆیە ئەمانە هەمووی کێشەن ئەتوانی بڵێن وردە ئەم حکوومەتی تازەیە لەبەر ئەوە ئەم حکوومەتە خەرمانێکی کێشە و گیرروگرفتی بۆ بەجێ ماوە لە حکوومەتی پێشەوە هەروەکو چۆن حکوومەتی پێشوش لە خولی پێشەمی پەرلەمانە حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی ئەوەش کۆمەڵی کێشە و گیرروگرفتی بۆ بەجێ ماوە ئەم کێشە و گیرروگرفتانە حکوومەت بە دوای حکوومەت کە چارەسەر نەبێت دەبینین ئاڵۆزە بێ کێشەکان گەورە ئەبێت ئەم کێشانە ئەوە نەبێت تەنها عێراق بگرێتەوە پشکی گەوری بە هەرێمی کوردستان ئەکەوێت ئێستا ئێمە ئەبینی بەشێک لەو داواکاریانی کەوا عێراق لە هەرێمی کوردستان هەیەتی بەنمونە ئەڵێم جێبەجێکردنی نظامی ئەسی کۆدایە جێبەجێکردنی فەرقی جیاوازی گومرکیە شەفافیەتە لە داهاتی ناوخۆیە شەفافیەتە لە داهاتی لە نەوت و لە کۆمپانیا نەوتیەکان و لە گرێبەستە نەوتیەکان بۆیە ئەبینین لە ئەنجامی جێبەجێنەکردنی نظامی ئەسی کۆدا لە هەرێمی کوردستانە لە ئێستادا عێراق پەنای بۆ دەواازەی سنووری تر بردووە یەکێک لەوانە ڕەبیعەیە بۆ نمونە زیاد لە 10 بۆ 15 ڕۆژە بێت دەواازەی سنووری ڕەبیعە کراتۆ ئێستا ترانزیت و بەشێکی بارەکانی تورکیا بە سووریا و بە عێراقا دێت بۆیە ئێمە ئەتوانی بڵێن عێراق لە ئێستادا بەرەو مرکزیەت هەڕوا لەبەر ئەوەی نیزامی گشتی لە دەوڵەتانی دەوروبەر و بەرەو نیزامی مرکزی ئەڕوات ئێمە لە ئێستاکە ئەو دەستوری کە هەمانە دەستورێکە ئەتوانی بڵێن لەو دەستورە لە ساڵی 2005 ئەو دەستورە کە چەسپاوە لە کاتێکدا چەسپاوە کە باڵاترین هێز لە عێراقا کورد بووە لە نێو کوردیشا ئێمە کۆمەڵێک سەرکردەی زۆر دڵسۆز و سەرکردەی زۆر باش و بە ئەزمونمان هەبووە کە بەشدار بۆ لە نووسینەوەی ئەو دەستورە خۆمان سەرپەرشتی نووسینەوەی دەستورەکانمان کردووە کە بەڕێز مام جەلال خۆی ڕاستەخۆ سەرپەرشتی نووسینەوەی دەستوری کردووە بۆی ئەو دەستورە من ئەتوانم بڵێم لە ئێستادا باشترین دەستورە بۆ عێراق لە مێژووی کورد و لە داهاتووی کوردیشە دەستورێکی وا دروست نابێت بەڵام پێویستە ئێمە چی بکەین پێویستە ئەو دەستورە بپارێزین پێویستە گفتوگۆکانمان لەسەر ئەساسی دەستور بێت پێویستە لیژنەیەکی نەتەوەیی کوردیمان هەبێت لە بەغداد چاودێری دەستور بکات چاودێری چارەسەرکردنی بڵێ بێگومان ئەو بۆشایە نەتەوەیە لە ئێستادا لە بەغداد هەیە پرسێکی سروەخان مەسەلەی موچە هەرچەندە سوپاس بەخوای گەورە پێش جەژن ئەوە بۆ موچە هات بەڵام ئەوەی تێبینیت کرد بێت لە حکوومەتی تازەدا
هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا کێشەی موچەی نامێنێ یان ئەوەی بیستوتە ئەوەی زانیاریەکە هەدبێ یعنی خەڵک ئەکرێ بڵین لەگەڵ بەغدایە خەڵکی هەرێمی کوردستانیش موچەخۆری هەرێمی کوردستانیش موچەوەرەگرێ بڵێ ئێمە ئەوەی کە ئاگداری لە بەغداد ئەوەی کە ئەگوزارێ لە بەغداد کە ئێمە ڕۆژانەی گوێمان لێ ئەبێ و زانیاری وەرئەگرین لەگەڵ ئەو لیجانانەی کە لەگەڵمانە و بە تایبەتی ئێمە بەڕێز فالح حساری کە ئێستاکە وەزیری داراییە 4 خول لە ئەندامی پەرلەمانە لە خولی پێنجەم و لە خولی ئێستاشە لەگەڵمانە بووە دیارە کەسێکی یاسایە کەسێکە شارەزایە لە بواری دارایی بەڵام لەگەڵ ئەوەشە کەسێکی عادلە بۆیە من لەو قەناعەتەیە نیم موچەی عێراق بێت و موچەی هەرێمی کوردستان نەیەت لە ئێستادا ئەوەی کەوا ئێمە ئاگدارین عێراق سەرقاڵی داڕشتنەوەی میزانی عێراقا بەڵام من لەو قەناعەتانی میزانی عێراق بۆ ساڵی 2026 بگات تەسەورەکەم تەنها لیستی موچە 120 میلیارەکان بێت 120 میلیارەکە ژۆک پێویست ئامادەنە پێت وایە گرفتێک دروستکەن پێم وایە لیژنەیەکی تایبەت دروستە بێ لە نێوان هەرێم و لە نێوان بەغداد ئەوەی کە ئێمە ئاگدارین ئەنجومەنی وەزیران وەزارەتی دارایی ڕاستپاردووە چارەسەری کێشەکانی موچە کێشەی پلەبەرزکردنەوە کێشەی مستحقاتی فەلاحین ئەوانەی کە زیاد لە ئەمانە وەزارەتی دارایی ڕاستپاردووە چارەسەری بکات بەڵام مەسەلەی موچە چارەسەرکردنی کێشەکە ینی توانین بڵین گەشتبینترین لەسەری گەشتبینترین زۆر گەشتبینی گەشتبینیەکەمان ئەگەڕێتەوە بۆ ئەوەی لە ئێستادا دوو حاڵەتی بۆ چارەسەرکردنی موچەی هەرێمی کوردستان منەمەوێ بڵێم ئەگەر ئیمساڵ بودجەی عێراق نیەتە پەرلەمان ئەوە ئێمە ئەو ڕێکەوتنەی لە نێوان هەرێم و لە نێوان بەغدایە تا کۆتایی ساڵی 2027 تاوەکو یاسای بودجە دێتە پەرلەمانەوە بەردەوامە بێ و جێبەجێ ئەکرێ و نافزە بێ هیچ کێشەیەک نابێت ئەمە لایەنی یەکەم لایەنی دووەم لە هەر حاڵەتێکە ئەگەر بەغداد و هەرێمی کوردستان ڕێک نەکەوتن لەسەر ئەو داهاتی کە هاتووە ئەو کاتە عێراق ئەتوانێ ئەو بەشەی کە پەیوەندی بە داهاتی هەرێمی کوردستانەوە نەنێردراوە بەبێ ئەوە بینێرێت بۆ هەرێمی کوردستان لیژنەیەکی تایبەتیش دانراوە بۆ ئەوەی لەسەر ئەساسی داهات لەبەرەوە عێراقش داهاتی کەمی کردووە تەنها هەرێمی کوردستان داهاتی کەمی نەکردووە لەم بارودۆخێکەوە ئێوەستەتەکەین بەڵام بە شێوەیەکی گشتی هەم ئێمە هەم وەزارەتی دارایی هەم ئەنجومەنی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی تازە دڵنیایی ئەدەینە موچە خۆرانی عێراق و هەرێمی کوردستان کێشە بۆ موچە دروست نابێت ئەگەر داهاتیش کەم بێت بۆی ئەمە یەکێکە لەو لایەنانەی کەوا ئێمە ئەتوانی دڵنیایی بدەینە موچە خۆرانی هەرێمی کوردستان لایەنی دووەم ئێمە ئەمانەوێت دڵنیایی بدەینە جوتیاران بەوەی کەوا لە ئێستادا سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەزارەتی دارایی ڕاستپاردووە زیاد لە تریلیۆنێک و 650 میلیار تقریبا بڵێن 650 میلیار لەبەرەوە لەم کۆتایە 600 میلیار دابشکرا بەسەر پارێزگاکانی عێراقا بە هەرێمی کوردستانیشەوە بۆ بەشی جوتیاران ئەوەش کارەکرێت لەسەر ئەوەی کەوا مستحقاتی فەلاحین جوتیارەکان بە هەرێمی کوردستانیشەوە بدرێت دوای ئەوەی کەوا چەندین خۆپیشاندان و خۆپیشاندانیش لە بەغداد کراوە بەڵام ئەمە لە ئێستاکە بۆتە خواستێکی گشتی پەرلەمانی خواستێکی گشتی جوتیاران خواستێکی گشتی ئەنجومەنی وەزیرانی عێراق بۆ ئەوی کێشەی مستحقاتی فەلاحین چارەسەر بکرێت ئەمە خۆی بۆ خۆی یەکێکی ترە لەو کێشانەی کاری لەسەرەکرێ کەوا لە ماوەی ئەم ساڵە چارەسەر بکرێت ئەمەخان یەک شتی تر هەیە مەسەلەی ڕاگررتنی پلەبەرزکردنەوە لە هەرێمی کوردستان ساڵانێکی زۆرە پلەبەرزکردنەوە ڕاژیداوە لە وەزارەتە مەدەنیەکان بە تایبەتیش مەسەلەن ئەو پلەبەرزکردنەوەی چیتان بۆی کردووە ئایا توانین بڵین چاوەڕێی چی ئەکەن یان ئەتوانین بڵین ئەمە دەست پێ ئەکاتەوە پلەبەرزکردنەوە دیارە بێگومان ئێستاکە خواستێکی پەرلەمانی هەیە بۆ پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی عێراق و پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بۆ مەبەستە زیاد ئەتوانم بڵێم زیاد لە 180 بۆ 200 پەرلەمانتار واژۆیان کۆ کردوێتەوە بۆەوەی پلەبەرزکردنەوە بکرێت سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقش نووسراوەکەی ئاراستەی هەم سەرۆکی وەزیران سەرۆکی ئەنجومەنی وەزیران کردووە بە هەمان شێوەش ئاراستەی وەزارەتی دارایی کردو لیژنەی تایبەتمەند کە لیژنەی داراییە ئاراستەی ئەوەی کردووە بۆ ئەوەی کار بکرێت لەسەر ئەوەی کەوا بڵێ بە دوواداچوومان کردو ئێمە بە هەمان شێوە وەکو فراکسیۆنێکێتی نیشتیمانی کوردستان بە دوواداچوومان کردو بۆ پلەبەرزکردنەوە بە دوواداچوومان کردووە بۆ ئەو فەرمانبەرانی کەوا گرێبەستن و یەکەمەکان واروەها دەرچووی
دەرچووی سەنەواتی سابقا ئەمانەکەوە کار بکرێت لەسەر ئەوەی کەەوە ئەمانە کێشەکانیان چارەسەر بکرێ. بەڵامشی هەیە مەسلەی دامەزراندن کە ڕاجیراوە هەر شتێک بێ ئەڵەن ئەگەر حکوومەتی عراقی قبولی کە مەسەلەن ئەگەر سەیەکەمەکان پزیشکەکان مەسەلەن گرێبەستەکان حکوومەتی عراقی قبولی کات ینی چۆنی ئەمە قبولەکرێت جێگە ئەکرێتەوە کە بتواندرێت ئەوانش دابڵێن و بگەنە مافی خۆیان. دیارە بەداخەوەی لەوانەیە ئاگدار بنی ئێمە لە خولی پێنجەمی پەرلەمانە تەنانەت ئەوانەشی کەوا لە زانکۆکانی هەرێمی کوردستان دەرئەچوون ماڵیان لە ناوچەکانی مادەی 140 بوو دانە ئەمەزران بۆیە هەوڵێکی زۆردرا بە تایبەتی وەکو فراکسیۆنێکێتی نیشتیمانی کوردستان هەوڵێکی زۆرماندا بۆ ئەوەی ئەوانەی کەوا دەرچووی زانکۆکانی هەرێمی کوردستانن دا بمەزرێن خۆشببختانەوە زیاد لە 3 ساڵە بێت هاوشێوەی عراق ئەوانەی زانکۆکانی هەرێمی کوردستانیش دا ئەمەزرێن ماوەتۆ سەر سەیەکەمەکان سەیەکەمەکان ئێمە هەموو ناوی سەیەکەمەکان لە هەرێمی کوردستانەوە بە تایبەتی لە وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتەکانی ترەوە نێردراوە بۆ نوێنەرایەتی هەرێم لە بەغداد لەبێشەوە دراوەتە حکوومەت هەموو شتەکانیان تەواو بۆ چاوەڕێی بوجین ئەنجومەنی ڕاژە لە بەغداد ئێمە دوای سەردان و بە دوواداچوونەکەوان پێیان وتوین کەەوە چاوەڕێی بوجن ناوەکان هەمووی ئامادەیە هەموو کێشەکان چارەسەر بووە ئەمە یەکێکە لەو کێشانەی کەوا بڕیارە ئێمە کارمان لەسەری کردو بڕیارە چارەسەر بێت ئەوانی کەوا مفەوەزێ یعنی من نزیکی 40 کەسمانەیە لە مفەوزەی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ئەمانە ئەمرەکەشیان بۆ دەرچووە لە ئێستادا لە وەزارەتی داراییە بڕیارە کە بوجە بێ ئەوانش کە کێشەکانیان چارەسەر بکرێت بەداخەوە ئێمە دینەوە سەر کێشەی خانەنشینی ئێمە ئەبینی جیاوازێکی زۆر هەیە لەوان خانەنشینی هێزەکانی ناوخۆی هەرێمی کوردستان و هێزەکانی سەر بە وەزارەتی دیفاع و وەزارەتی ناوخۆی عێراق بەداخۆ من ئەمڕۆ برایەکی ئاساییش کتابە نووسراوەکەی بۆ ناردووم دوای 23 ساڵ خزمەت 220,000 خانەنشینی بۆ دەرچووە بە پێچەوانەوە دوای 23 ساڵ خزمەت لە عێراقا خانەنشین 800 بۆ 900,000 کەمتر نییە بۆی لە ئێستادا ئێمە کارەکەین لەسەر ئەوەی کەوە لە هەموارکردنەوەی یاسای خانەنشینە هێزەکانی ناوخۆی هەرێمی کوردستان ئەوانەی کەوە خانەنشین هاوتای موچەکانیان بکرێتەوە لەگەڵ بەغداد و جگە لەوەش ئێمە هێزەکانی پێشمەرگە موچەکانیان ئێستا جیاوازێکی زۆری هەیە لەگەڵ موچەکانی عێراقا ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ عێراق ئەبینین هێزی ناوخۆ ئەوانەی کەوا وڵاتە پارێزن ئەبێ یەک موچە بێ ئەبێ یەک چەکیان بۆ بێ ئەبێ پێداویستە ئەسکەریەکان و سەربازیەکانیان ئەبێ یەک بێ بەڵام بەداخەوە ئەمەش لە ئەنجامی ڕێکە نەکەوتنی نێوان هەرێم و بەغداد ئەمەش وەکو خۆی ماوەتەوە بۆی ئێمە ئومێد دەکەین لەم خولەی ئێستای پەرلەمانە کاری لەسەر بکەین و چارەسەری کێشەکان ئەگەر بودجە نێتە پەرلەمان و بودجە نەبێت مەسەلەن هەر لەسەر پێشوەی هیچ لەو بابەتان نەکرێت بودجە بە قەنەعەتی من ئەم ساڵ نایەتە پەرلەمان تەنها لیستی موچە بێتە پەرلەمان بۆ ئەوی پەرلەمان دەگی لەسەر بدات بەڵام خاڵەکانی تر و بەلیستی موچەی هەرێمی کوردستانیشەوە بڵێ بە شێوەیەکی گشتی بە لیستی موچەی هەرێمی کوردستان و بەغدادەوە ئەم ساڵ من لەو قەنەعەتام تەنها ئەوە بێت لە پەرلەمان ئێمە دەنگی لەسەر بدەین بۆ ئەوەی شەرعیەت بدەینە حکوومەت بتوانێت کێشەی موچە و ماگانەی موچە چارەسەر بکات بەڵام وەکو بوجە لەبەرەوەی کاتەکە زۆر کەم ماوە ئەوەی ئێمە بەرەو پشووی پەرلەمان ئەڕۆین جگە لەوەش من لەو قەنەعەتەیە نیم پێش پشووی پەرلەمان ئەو وەزارەتانەی کەوا کێشەی لەسرە یەکلا بکرێتەوە دەنگی پێ بدرێت بۆیە لە هەموو حاڵەتەکانە ئەو وەزارەتانی کە ماوەتەوە تاوکو کێشەی لەست تاوکو ئێستا کێشەی لەسرە لە دوای پشووی پەرلەمان دەنگی لەسرە درێت. بەڵێ بەڕێز سروە محەممەد ئەندامی انجومەی نوێنەرانی عراق زۆر سپاس بۆ سپاس دەکەم هەڵبەتە ئێمە لەگەڵ سروەخانە باسمان لە ئەو دۆخەت داراییە کرد کە ئێوە یان فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە ساڵانێکی زۆر ئێمە بەرنامەی لەسەرەکەین بە دوواداچوونی بۆکەین بەڕاستیەکێکە لە کێشەکانی مە حەز ناکەن ئەو کێشانە هەبێ بەڕاستی بەڵام بەداخەوە کە ئەو کێشانە دەبینین بە بەردەوامی نێت پاچەکەی لە دوایەوەی بەڕێز عەلی زەیدی بۆ بە سەرۆکوەزیرانی عراق پێش جەژن کە لە تەوقعاتی کەسدانە بیان لە پێشبینی کەسدانە بووە بەڵام بە هەوڵەکان و بە مرونەتی ئەوان موچەهات ئەمە دەرگایەکی دەکرێت بڵێن زمینە سازیەکە و وەک ساڵانی ڕابرد و خەڵک دەستی لەسەر دڵی نەبێ موچەخۆر دەستی لەسەر دڵی نەبێت کە بەڕاستی دوو موچەی بخورێت سێ موچەی بخورێت نازانم ینی بە هەر جۆرێک بێت یەکێکی تر لە پرسە گرنگەکان ئەوەیە کە
ساڵانێکی زۆرە دامەزراندن وەستاوە هەر زانکۆ نەوەیەک لە دوایەوە پەروەردە ئەکاوە ئەنێرێتە ناو کۆمەڵی کوردەواری بەڵام دامەزراندن نییە یعنی شێوازێک پەیڕەو کراوە کە تەنانەت ئەگەر کەسێک بە زۆر بە زەحمەت بەگرێ بەست شوێنێک بۆ خۆی دۆزێتەوە یان لە کەرتی تایبەتە ئەمەش گرفتێکی زۆری دروست کردو و بەرپرسانی حکوومەتی ژەڵێن ئێستا لەبەرەوەی موچەکەمان لە بەغدا بۆ دێبێ بەغدا مسادقەی بکە ئەوەی کە سروەخان وتی بە کورت و پوختی ئەوە بووکە وتی زۆر گەشتبینین لەبارەی چارەسەرکردنی پرسی موچە ئەوە هەواڵێکی دڵخۆشکەرە و جگەلەوە لە مەسەر مەسلەی دامەزرانی سەیەکەمەکان و پلە بەرزکردنەوەش ئەوەش دیسان هەواڵێکی دڵخۆشکەرە دەکرێت ئەوەش وەک هەواڵێکی دڵخۆشکەر سیر بکەین بە هیوایەوە بێتە کردارەکیش بەڕاستی لەبەرەوەی زۆرمان قسە بیست و نەچۆتە گیرفانەوە بەڵکو هەندێک لەو قسانە بستنە گیرفانی بوچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستانە و لەبەرەوەی لانی کەم 12 ساڵە خەڵکی هەرێمی کوردستان لە دوای 2014ەوە لە دۆخێکی ناهەمواری دارایی و ئابووریدا و بەڕاستی ئێمەشکە بەرنامە ئەەکەین لەسەر و بابەتانە ینی بەناخۆشحاڵیەوە بەرناماناکەین جا لە بەشی دومی بەرنامەکەمان پەیوەند بە دۆخی سیاسیەکەی هەرێمی کوردستان و بەغداوە هەیە ئایمە تا چەند تۆکمە و تەبابین دەتوانین ئەو بابەتانی کە ئێمە لێرە لەگەڵ پەرلەمانتارێکی عراقا باسمان کرد بتوانین لە عراقا بەدەستی بێنین لە چوارچێوەی ئەو حکوومەتیا بەدەستی بێنین و دۆخی هەرێمی کوردستان بەرەوچوو هەنگاو دەنێت لەگەڵ ژنێکی سیاسی و چاودێری سیاسی خۆشی ئەندامی خولی پێشون جومە نوێنەرانی عراق بۆ ئەوش بە ڕێسقات و ڕێزان شێخ دلێرە ڕێزان خان بەخێر بێت زۆر سڵاوگیان زۆر سپاس ئەمەژە بێکۆ بەرنامان نەکرد وڵا زۆر دەمێن خەتای تۆیە نا خەتای تۆیە باشە کاکە لێرە لەبەرەوەی لە کورسات ژن باڵا دەست ئەمڕۆ ئەزانی کاکە زانست طبعاً سڵاو لە تۆ لە کەناڵی کورسات و لە بینەرانی خۆشەویست ئەمڕۆ دوو ژنە بانگ کردەوەی تر نازانم لەبەرەوەی کە منە بانگ کردەوە تو تەبا خێرا ژنێکی تریش وڵا هەر لە کورسات وایە هەر ئەوە ئەو کولتورە لە هێرۆخانەوە بۆ شاناسخان کە ژن نمبەر وەنە لێرە ئەمیشەوە کولتورە لێوە ماوەتەوە ڕێزان خان هەڵسەنگاندنی تو بۆ دۆخی هەرێمی کوردستان چیەکە ئێستا و دۆخی کە ئیبینی طبعا کاکە زانە ئێمە بێ زۆر واقعی بین ینی هەمیشە ئەو دنیاە نەبینین کە دنیایەکی زۆر خۆشە و ئەوانەی هەمیشە بینین لەسەر بێ تشکیلکردنی حکوومەتا و ئەمانە هەندێکدا هەمیشە وعد هەیە هەندێک گۆڕانکاری ئەیانەوە و حکوومەتانە بیکەن چنە تەسیری هەیە بۆ سەر بەتایبەتی حکوومەتی فیدراڵ چنە تەسیری هەیە بۆ سەر هەرێمی کوردستان ئەگەر ئێمە لە ناو هەرێمی کوردستانە من چنێ باس لە ئازادی بکەم و باز لەوە بکەم کە هەرێمێکی سربەخۆم هەیە و دەوڵەتی کوردی دروستەکە بەڵام لە کاتێکا کە من پەرلەمانەکەم داخرابێت وا تقریبا نەگەین بۆ ساڵ و نیوێک دەنگی خەڵک کب کراوەتەوە حکوومەتەکەت کاربەڕێکەرە دوو ئیدارەی دروست کردووە ئەمە چۆن نەتوانی تۆ لە ناو حکوومەتی فیدراڵە بە چ زمانێک گفتوگۆکەیت یعنی بەڕاستی زمانی گفتوگۆکردن ئەوە جیایە تۆ حیزبایەتی ئەمە هەمیشە باس لەواکەن حیزبایەتی ئەو هۆکارەیە کە تۆ چۆن بتوانێت ئەگا بە دەسەڵات بەڵام دەسەڵاتێک کە بتوانێت خزمەتی خەڵک بکە ئەچێتە ناو ئامانجەکەمان ئێمە خزمەتکردنی خەڵکو و ئیدار بە تایبەتی ئێمەینەتەوەی کورد هەرێمێکمانەیە هەرێمەکەمان شانازی پێواکەین بەڵام شانازێ بە قسەکردن نابێ و ئەم پەرتەوازیەش وا نەزانین هەموو کەسەی بینێ من کاتێک کە ببینم سەرۆکی هەرێمە ڕوا بۆ بەغدا بەڕاستیش ئەیڵم پیرۆزبایی لە سەرۆکی وڵاتەکەت ناکا کە کووردە ئەمە بۆ خۆت یعنی نازانی چی جواب بیتەوە مەسەلەکەم لەوە نیە کە خوا نەخواستە قسەیەک بڵێم بەڕێزیەتی بێ بەڵام لە کۆتاییە تۆ باسیەوەکەیت دەستی بەڕێز قەیس خەزعەلی و بەڕێز حەلبوسی و نووری مالیکی و هەموو ئەمانە بە پێکەنینەوە ئەڕۆم یەک لە دەرگاکانیانەیەم و باسی حکوومەت تشکیلکردن ئەەکەم بەڵام لە کاتێکە هەر بۆ خۆ من لە میلەتێکم نەتەوەیەکم ئەبێ شانازی بکەم بخۆبە هەر چۆنێک بێ بەس لە کۆتایە سەرۆکی دەوڵەتەکەتە چونکە ئەوەی کە ئێستا ڕوویاوە بڕوا ناکەم ئەوەی کە ڕەنگە هەندێک لە حیزبە سیاسەکان بە هەندێک پارتی سیاسی کوردی کردبێ بە هیچ شێوەیە بە تایبەتی من جارێکی تر ئەیڵێم و تووشمە یەکێتی نیشتمانی کوردستان هیچ زمانێکی هەڕەشە و توندی نەبوو بۆی سەر هیچ حیزبێکی سیاسی بەڵام یعنی ئەمەوە ئەکاتۆ لە هەمان کاتە چەند باسی بەشی کورد بکەی ئەو ڕێکەزانێک کە تۆ ڕاست ناکەی چونکە بۆ سەیری ئیتاری تەنسیخیکە هەمومانەمانزانی مالیکی بوو هەموو بەهێزی خۆیەوە
کە حیزبێکی گەورە و کەسایەتێکی گەورەی هەمیشە جیاواز لەوانی تر بۆ تر بە هەرچێک بە بەخراپیەکانی و باشەکانی بەڵام کەسێکی بەهێز بووە بەڵام ئێستش دەوڵەتی قانون جیاوازترن لە هەموو ئەندامەکانی تر هەر حیزبێکی سیاسی بۆ ماوەیەکی زۆر هەندێک کورسی ئەهێنێ و دوایی سیر کاگەڕێتە دواوە ئەوە بینیمان لە عبادیەوە لە ئەوە تا ئێستا لە سوودانیەوە پەرتەوازا بن بەڵام نوری مالیکی هەمیشە مەقعدەکانی خۆی بە قووت و بەهێزەوە مێنێتەوە کەسانێکەس کە دڵسۆز بەڵام لە کۆتاییە کە بڕیارێ دەرکرا چونکە ئیتاری تەنسیقی متەمەسیک بوون بەیەکەوە بڕیاردرا بەلابردنی و کەسێکیان هێناوە ئەم کەسە هەمومان نەزانین مەسەلەن بەڕێز سەرۆک وەزیرانی ئێستای عێراق ڕەنگە لە ناو سیاسەتا نەبوو بە حیزبێکی سیاسی نەبووە بەڵام سێریکە بەهێزەوە هەموو دیفاعیلەکەن ئەوە تا یەک هەموو ئەوانەی کە پیانەوترێ هێزە چەکدارەکانی لە دەروەی حکوومەت ئەیانێ وردەکە گەورەترین بەڵێ گەورەترنا ئێمە باسی مەسەلەن بەڕێز موقتەدا سەترەک سەرایە سەلام هێزێکی گەورە بەڵام تۆبیت خۆت بەو هێزەوە بڵی ئێمە ئێخینە ژێر دەسەڵاتی حکوومەت و کاتەوە کرێنکە حسایب هەموویان یەک بەدوای یەک بزانین بەڵام بەڕاستی کورد هێزەکەی لەکوێیە کاڕاتە بەغدا داوای چیەکە من داوای وەزارەت دوو وەزارەت جێگر چی ئەەکەم ئەمانە بۆ من جێگە ئەگرێ بە هەردووکیان بە تایبەتی ئەو دوو حیزبە ئەساسی کەیکێتی و پارتین چونکەم هەرێمی کوردستانە هزار حیزبی کە دروست بێتەوە هزار پارتیکە چەند کورسی بێنێ ناتوانێ وەکو ئەو دوو حیزبە دەسەڵاتی هەبێت چونکە ئەم دوو حیزبە دوو دەڤەری گەورەیان بەدەستەوە جاکەواتە تۆ باس لە یەکدەنگی باز لە کورد یانی واتە دەور و ڕۆڵی کورد لە بەغدا چێ نابێت لە ئێستاە تەنها ئەڵێ ڕۆڵی پارتی دیموکراتی کوردستان کە بە شێوەی سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێمە چێتە ئەوێ بەڵام لە ئەخیرە مۆرکێکی حیزبیە چونکە ئەگەر مۆرکی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت بێ ئەبێ هەموو لایەنەکان وەکو یەک سیرکا بەڵامەوە بۆی من کەم و کورتیانەمان بینی لیان ئێمەش بە هەمان شێوەکوێتی نیشتمانی کوردستان ئەڕۆین ئەو پەیوەندیانەی دروست دەکەین لەگەڵ هەموو حیزبە سیاسیەکانی ترا بەس لە کۆتاییە وەکو حیزب تەعاملەکەی ڕاستە من ئەڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە بەڵام ئەگەر بیتە سەرکاتێک بەڕێز خاڵێ خۆش بوو هەواڵمان جەلال کە لە قووەتا بوو چۆنی دارە خەڵک باسی کوردی ئەکرد لە هەمان کاتە ئێستا تۆ باسی کورد ناکەی لەبەرەوە ئەمە ئەمەی کە لە هەرێمی کوردستان ئاگوزەرێ ڕەنگەوان زۆر ئەم دوو حیزبە بە ئاسایی وەریگرن بەڵام ئەمە ئاسایی نییە ئەبێ تر ئەبێ جار هەموو ئیدارەکان کاکە زانا بڕۆرە هەموو دەوائیرەکانی حکوومەتەوە کام دائیرەی تۆ ئەیبینی چونکە تۆ لە هاوڵاتی هەرێمی کوردستان بزانە چەند بەرەو دواوە گەڕاوەتەوە ئەوە نییە من ئێستا من کاچمە ناو دائیرەیەکەوە ئەمەوێت لەناو ئەو دائیرە حکوومەت خزمەتم کا نامەوێ حیزب خزمە نامەوێ حیزب ڕەحم بکا بە دائیرەکە وایەوانە ئێستا لە هەر دەڤەرێکیان حیزب ئیدارەی دائیرەکانەکە حیزب لە واریداتە بێ خزمەتی دەوائیرەکان کە ئەی حکوومەت لەکوێ کەواتە حیفە هەرێمی کوردستان وا لێ بکە لەبەرەوە بێ بیرکەنەوە باشە و بە تایبەتی ئێمە هەمومان نەزانین کە لە ئێستاە هەمیشە باس لەواگرێ کە بەڕێز سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بەڕێز کاک مەسعود بارزانی کە وەکو سەرکردەیەکی کورد وەکو سەرکردەیەکی کورد لە هەر چوار پارچەی کوردستانە بەڕاستی وەکو باوکی هەمان چووکە تەمەنی لە هەمووی گەورەترە یەکێکە لە سەرکردەکان لە دوای هەواڵمان جەلال ماوەتەوە لە کوردستانان لەسەر ساحە سیاسیەکە ئەبوایە ئەم دەورە گەورەی ببینایە بەڕاستی وەزارەتێکی ناوخۆ و کامژ و کام ناگۆڕێتەوە بە قزیەی کوردی چونکە ئەم وەزارەتە لە ژێر دەسەڵاتی ئەوی شابێ ئێستا هەموو حکومت لە ژێر دەسەڵاتی ئەوایە بەڵام بە چیە کە نەتوانێت لە ناو حکوومەتەکەی خۆیان ئەوەندە خزمەتی هاوڵاتی بکە ئەبێ ئێمە چاوەڕوانی ئەوە بین کە موچە خۆران لە بەغداوە سەرف بکرێیانەکرێ واریداتمان هەموو بڕوا بۆ بەغدا بەڵکوم ئیشەڵڵا ئەو وەکو ڕەحمەت ئەو موچەیە بابە ئێمە دوایەوەش سەیری دەوامکردنی دەوائیرەکانمان ئەمانە خۆیانە بێ هەستی پێ بکەن کە بەڕاستی ئەوەی لە هەرێمی کوردستانە ئەگوزەرێ پارێزەرات شەکەوە بەڵێ ئێستا پارێزەر بەڵێ دوو ئیدارەیەکی واقعیە بینی بە تەکیدی دوو ئیدارەیەکی واقعیە تۆ کە خۆتی ئێستا لێرەیە ئێمە ئەگەر سیرکەین یەکێتی نیشتمانی کوردستان هەموو دەوائیرەکان چاوەڕوانی ڕەحمەتی ئەون لە دەڤەری ئەولا هەموو دەوائیرەکان چاوەڕوانی ڕەحمەتی ئەون اینجا ئەمەش بۆ خۆی ناخۆشە خەڵک ئەوسا کاکەزانە با ئێمە واقعی بین من
یەکێتیم تا ڕۆح و گیانم بۆ حیزبەیە وەکو خۆم وەکو خودی خۆم ڕاستە هیچ پێگەیەک و پۆست بەڵام من یەکێتی بەڵام لە ئەخیرە بەوە شانازی بە یەکێتیەوە ئەکراوەستا کاچیتە دەوائرێکەوە حیزبیش نەبێ کەسی شارەزا ئەخرایە جێگەکانەوە ئەبێ ئەمە بگەڕێتەوە بۆ ئیدارەی یەکێتی ئەبێ یەکێتی بیر بکاتەوە کەسانی بەتوانا و لێ هاتوو حتا لەناو ئۆرگانەکانی خۆشیادا بنێ چونکە ئەمە حیزبەکە جوانەکە ئەمە خەڵک ئاش دەکاتەوە لەگەڵ تۆیە چونکە کەسی حیزبی هەمیشە ترسی هەیە لە جێگاکەی کە تۆ ترسە هەبوو لە جێگاکە و ناتوان ئێستا من هاتمە ئەم بەرنامەی تۆ خەڵێکم بۆ دابنی خەڵی سوور بێ بڕوا بکە ناتوانم بە ئیرادە و بەهێزەوە قسە لەسەرەوە چونکە لە ئەخیرا منیم بۆی خزمەتێک بگەێن بۆی ئەو کەسانەی کە لەم کەناڵەوە گویان لێیە بەرپرسەکان کە بزانن خەڵکی هەرێمی کوردستان بەدەستی ئەو دوو حیزبە ئەساسیەوە وێران بووە و بەدەستی حیزبەکانی تریش کە ناوی لە خۆیان ناوە معارەزە و هەر ڕۆژەی بەداخەوە کە لەم کامە لە هەرێمی کوردستانە هەر ڕۆژە و بە شێوەیەک قساکەن و بە شێوەیە یاری بە مەشاعری خەڵکی هەرێمی کوردستانەکەن ئەمەش بۆ خۆی قورسە ئەبێ ئەوانیش بیرکەنەوە چونکە هەرێمی کوردستان متەزەڕرە هەزار ئەو نەپەرلەمانتار بێ لەسەر ئەو جادەیە هاوار بکە قسە بکە باسی گەندەڵی بکە مادەم نەچۆتە ناو ئەو حوشەی پەرلەمانە مان بگرێ داوای کردنەوەی پەرلەمان بکە هیچ جیاوازێکی نییە لەسەر ئەوەی کە لە یەکێتی و پارتی چی بکەن بە هەرێمی کوردستان بۆ ئەوەی بزانێت خەڵک وان نەزانن ئەوان کە ئێستا لە دەرەوە بەم شێوەیە قساکەن و باز لە گەندەڵیەکانەکەن ئازایەتی ئەوەیە کە تۆ بتانی وا بکەی لەو حیزبانە کە حیزبی دەسەڵاتن بێن لە ناو پەرلەمانە ئیجباریان کەی دانیشتن بکەن ئیجباریان کەی حکوومەتی هەرێمی کوردستان لە کاربڕێکەری لابەری حکوومەتێکی نوێ دروستکەی ئەوە تا سیر کە بزانە عێراق بەو هەموو گێرمە و کێشە و گەندەڵی و هەمووی ئەمانی کەتیایە لە کاتی خۆیان حکوومەت پێک انتخاباتەکە کەسێکی شەهێنێ کە تەوەقعی ناکەی ئەمە بێتە سەرۆکی حکوومەتەکە ئەو هەموو بۆچوونەی بە سیاسیەکان و کەسانی شارەزا هیچی بڕوایەوە نەبوو کەم کەسە بێت و هەر ناوی نەبوو هاتوڕێزاخرا هەرێمی کوردستان ئێمە چیمان کەمترا بوو ئێمە نەتوانین ئەوە بکەین بە حزبیش بێ مەسەلە ئێستا بە ڕێزت باست کرد کە حکوومەت بە کاملی ئەگەر واقعیت بین مثلا دەسەڵات وەکو دەسەڵات دەژێت دەستی پارتی دەموکراتی کوردستان وانە باشە چی لە مۆزوع گۆڕاوە بۆ پارتی چی دەستکەوتە بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان من لێرەوە بێ یعنی من وەکو کوردێک قساکەم وەکو ژنە کوردێک کە لە ناو هەرێمی کوردستانە بە ڕۆژانە هەز بە داڕۆخانی خۆمانەکەی مەسئولێتەکە هەزار ئەوە وەکو وتم چەند جارەمە وتوێتەوە 2 ملیۆن دەنگیش بێنی 100 ئەوە سەرۆکی هەرێمت هەبێ سەرۆکی حکوومەتت هەبێ چیت هەبێ وەزارەتی داخلیت هەبێ بەڵام کە تۆ نەتوانی لەم لای دێگەڵەوە یەک بڕیارت جێبەجێ بکرێ کاتە تۆ هیچ نەوتوانی خزمەتی ئەو خەڵکە بێ دەسەڵات بکەیت ئێمەش بەجێگیری سەرۆکی حکوومەتانە بڵێ بۆ ئەوەی کە ئەمە بڵێن بەجێگیری سەرۆکی حکوومەتەوە چەنەها کێشە هەیە لە ناو دەڤەرەکەی ئێمەیە پێویستی بە بڕیارێکی سیادیە تۆ سیرەکەی ئەوەستێنرێت یعنی بڕۆ خۆهارەوە نییە خەڵک موچەوە ناگرێ خەڵک خزمەتی هەیە پێویستی بەوەی پلەکانی بەرزکرێتەوە بڕۆ پلە سەربازیەکانە پلەی پێشمەرگەیە هەموو ئەمانێ با بە خەڵک پێویستی بە تایناتە یعنی هەتاکەی ئەم کەسێ لابەرێ و کەسێکی تر بە واستە بخرێتە شوێنێکی تر خەڵک دنیاە گەنج کاکە زانا من یەکشت پێڵم ئەمڕۆ من لە هەواری شارەوە ئاهاتمەوە ئەم هەموو بینایی کە دروست دەکرێ هیچیشی تەواو نەکراوە بە ڕۆژانە بڕۆ ئەمە ئیعلانەکرێ وەرن وەرن بۆ ئەم هەموو خەڵکە باشە ئەم هەموو بینایی کە دروست دەکرێت کە شوێنی نیشتە جێبوونا بکرایە بە چەند کارگەیەک ئەگەر ئیدارەت هەبێ بە کارگەیەک و خەڵکی کارگەیەک کە پێداویستیەکانی خەڵکی تایە بڕباکەی لە ماوەیە کە باسی گەنمی جوتیاریان یانە کرد کە چۆن حکوومەتی عێراقی لیان بکرێ و کە چێنێ ئەم هەموو جوتیارە بە ساڵانە زەرمەندن بە ساڵانە من 2 دەورە پەرلەمانتار بووم ئەزانم کە جوتیار چ وەزایکی خراپی هەبوو بۆی من کە باسی پێگە سیاسیەکەمە کە ئەزانم لە خۆمەوە قسە ناکەم و دوای ئێوەش ئەوەندەی کە ئێستا ئێمە ئەو خەڵکابینین باشە 2 کارگی گەورەی باش لە ناو هەر ئەم شاری سلێمانەیە یاخود لە هەولێرە کارگەی گەورە نەک ئەم کارگە بچووکانێک کە خۆیان دروستێکن لە شوێنێکە خەڵکێکی زۆر و ئەو کاتە هەموو ئاردی ئەم عێراقە لە هەرێمی کوردستانەوە دەربچوایە چییە بوو یعنی
ئەم هەموو پارەی لە هەرێمی کوردستانە کە ڕژاوە بۆ تەنها مەجموعەیە کە نازانم خۆیان ناوێنێن سەرمایەدار سەرمایەداری بێفکر و بێهۆش بەڕاستی لە ناو هەرێمی کوردستانە سەرمایەدارێک کە بیر لە بنەما ئەساسیەکە و کۆمەڵایەتیەکە و خەڵک خزمەتی خەڵک نکاتەوە بیر تەنها لەوە بکاتەوە خۆی چۆن پێگەیەکی سیاسی هەبێ بەداخەوە ئێستا ئێمە سەرمایەدارمان هەمووی بە پێگەی سیاسی هەبێ هەمووی بەو شێوەیە بیرەکاتەوە. ئێستا ئەگەر بەو شێوەی ئەمە حاڵەکە بێ بەو شێوەی ئەمە دۆخەکە بێ ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵەوەی نوێ 38 کورسی و 9 کورسی هەیە سەرۆک بافڵ وتی بۆ پارتی 39 کورسی هەیە باش یعنی ئەگەر بێکەوە ڕێبکەون بەڵام بۆ مەرجەی حکوومەتێک بێ بۆ نمونە سەرۆکی حکوومەت خۆی بەرپرسیار بێ لە هەم بەپێ ئەو بەرنامی کاری لەسەر ڕێکەوە لە پێنجوێنەوە تا زاخۆ جێگری سەرۆکی حکوومەت بە هەمان شێوە وەزیرەکان بە هەمان شێوە چێ زەرەرەکە پارتی زەرەرەکە یەکێتی زەرەر ناکە ئەزانی بۆ پارتی من ئەسڵان ئەگەر حیزبێکی وەکو پارتی دیموکراتی کوردستان بم ئیمزاکەم لە ناو سلێمانیان نەخوا بەڕاستی بۆ من ئیهانەیە بۆ نموناڵە مەگەر حیزبێکم کە ئەوەنە ساڵ خزمەتم هەیە ئەوەنە ساڵ یعنی بێم بە نەقەنق لەگەڵ ئەندامەکانی خۆمان کۆبمەوە ڕەنگە ئێمەش بە هەمان شێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کەم هەموو کە ئەچێتە دهۆک هەر بە ڕۆژانە بڕۆن خەڵکە باشەکانی لێ بڕوە ئەمە بۆ لە پێناوی چیە چونکە تۆ سەیریکە حیزب زۆر گرنگە کاتی حیزب گرنگە و تواناکەی دەرەکەوێ کە بتوانێت حکومەتداریەکی باش بکە حیزب ئەوە نییە کە خەڵکەکان بێن چپڵە و بۆ لێن لە یادەکانە ئەمە نییە حیزبایەتی خزمەت گوزاریە بە تایبەتی حیزبێکی وەکو جارێکی ترێ لەمەوە پارتی دیموکراتی کوردستان توانایەکی باشی هەیە ئیمکانێتێکی مادی باشی هەیە توانیوێتی ئیدارەیەکی خۆیی بکا بۆ ناو حیزبەکەی نەک ئیدارەیەکی دەوڵەتداری کەواتە بۆ نای ئەم ئیدارە خۆیی بکەی بە ئیدارەیەکی دەوڵەتداری بۆی خەڵکەکە بەهاوبەشی لەگەڵی بەڵێ بە هەماشەوە وەکو وتم یەکێتی و پارتی ناتوانن یعنی بەیەک ناتوانرێ حکومت دروست بکەن وەخ ئەمانی تریش ناتوانن بڵێم ئێستا ئەتوانن حکومەتێک بکەن بەبێ پارتی یا حکومەتێک دروست بەبێیەکێتی نابێ بەڵام ئێستا کە توانیوێتی نەوەی نوێ بتوانێت هاوپەیمانیەک ڕێک بخا لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان پێکەوەرن حکومەت دروستکەن یعنی تۆ ئەم وەزارەتەی کە دەستێ پێوە گرتووە و مەجموعەیە وەزارەتکەوا ئەزانی موڵکی خۆتە موڵک نییە وەکو وتم دەوڵەتی عێراق بە گەورەی خۆیەوە ئەوە تا بەڕێز سەرۆک وەزیران عەلی زەیدی هاتووە لەسەر کورسیەکە دانیشتۆ ئیدارەی دەوڵەتەکەت بۆکە تەواو یعنی ئەمە هیچ ئەهمیەتێکی نییە مووی کێ بتوانێت خزمەت بکە ئەوان لە ئێستایان ناتوانن ئەم دوو ئیدارەیە نەیانتوانیوە خزمەتێکی باشکەن دەبا پێنجارێکی تر بیرکەنەوە کەسانی لە ناو حیزبەکانی خۆیانە بڕوا بکە کەسانی ئەوونە دەوڵەت مەداریانتیایە ئەوونە سیاست مەداریانتیایە ئەوونە کەسانی پسپۆر و شارەزە قەیچێکا با خۆیان هەر بۆ 4 ساڵ ئەمانەی کە سەرکردەیەتی حیزبەکەکەن بێت کەسانێکی شارەزا بێن لە پێشەوە بزانن ئیدارەکانیان لەوان باشتر نییە خۆ ئەمان کۆتاییان پێ نایە مستحیلە بۆن منەسبەینێ پارتی دموکراتی کوردستان لەگەڵ یەکێتیونەوەی نوێ بگاتە ڕێکەوتنێک بۆ پێکەنانی حکوومەت وەزارەتی ناوخۆ و یەکێک لە سەرۆکایەتیەکانی هەرێمی حکوومەتدا بە یەکێتی پارتی زەرەرەکە یان ئەگەر بە هەمان شێوە یەکێتی ئەوە بکە بیدا بە پارتی زەرەرەکە نەقەت بە ئەمە یەک واقع بڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو وەزارەتانی کە هەیەی بە ئێستا کە ئیدارەی وەزارەتی کردو ئیدارەی وەزارەتی کردو و دەوڵەتداری یعنی من ئەوە واقعەکە لەم بەڵام هەمومان نەزانین لەگەڵ ئەمەشا پارتی دیموکراتی کوردستان یعنی سەرۆکی حکوومەت کەسێکی لە ناو وەزارەتەکەیە داناوە بۆ ئیتیساڵی مباشری بە سەرۆکی حکوومەتەوە بەڵام لە وەزارەتەکانی خۆیان بە هیچ شێوەیەک نەیتوانیوە ئەمە بکە ئەو وەزارەتانی کە سەر بەون یا ئەو وەزارەتانی مەسەلەنکە بە گۆڕانیش بوو بەڵام بۆ ئەم بێسیقەیە لە ناو حکوومەتە باشە لەوە چی دەستکەوت پارتی بڕوا بکە هیچ وەزیری کشتوکاڵمان هەیە وەزارەتی کشت و کاڵە وەزارەتی هەموو ئەو وەزارەتانەی کە هەشیانە بە وەزارەتی ناوخۆشەوە کە بەهێزترین و بەقوەترین وەزارەتە کە دەوڵەت ئەتوانم بڵم کە باس لە ڕێکخراوی ناو دەوڵەتەکەی بکە ئیدارەی ناو دەوڵەتەکەی بکە ئەمن و ئاسایش بگەڕێنێتەوە ئەو وەزارەتەیە وەزارەتی ناوخۆیە وەزارەتی پێشمەرگێ وەزارەتە ئەمنیەکانی ترە ئەمانە بەدەستی هەر کامێکیانەوە بێ چونکە نەیانتوانیوە ئیدارەیەکی باشکەن ووا بکەن فعلەن خزمەتی خەڵکن چاوەڕوانی هەموو ئیدارەکان هەموو ئەمانەی کە لەو سلکە ئەمنیانن چاوەڕوانی ڕەحمەتی حیزبەکانیانن بەڵام سوودەکەی چییە؟
سوودەکەی ئەوەیە بە زەرری خەڵک گەڕاوەتەوە بە زەرری خۆشیان لە کۆتایە بە زەرری حیزبەکان گەڕاوەتەوە نەیانتوانێت ئەوانیش ناتوانن خزمەتی باش بکەن چونکە وەکو وتم نەیانتوانیەوە خزمەتی خەڵک بەخۆی گشتی ئێمە ئێستا شەڵین جارێکی تر کاتماوە ئێمە هەمومان باسی کوردایەتیەکەین باسی هەرێمی کوردستانەکەین ئەڕۆین بە شانازیەوە کەسێکمان لە دەرەوە عەلەیمێکی هەرێمی ئاڵایەکی هەرێمی کوردستان هەڵایا فەخری پێواکەین کوردێکمان لە هەر جێگایەک لە دەرەوە لە هەر وڵاتێکا پلەیەکی بەرز بەدەستەهێنێ بەڵام وەرە ئەم هەموو کەسا بەتوانا و شارەزایە و هەیە لە ناو وڵاتەکەی خۆتا ئەسڵەن احتیباری بۆ ناکەی ئەسڵەن تۆ هەر خەڵکەکەت ئیهمال کردووە ئەعتیباری کردووە بۆ ئەم حیزبە و کەسانەی کە وەکوتم نزیکن لە خۆتەوە بە هەڵەش بە پارتیش و یەکێتیش بە قیادەکانیانەوە ئەوانەی لە چواردەوریان قەدەم واقعی حاڵیان تێناگەێنن بەڵام ئەوەیە ڕاستەتیان ناگەین ئەوان بە ئیدارەیەکی خۆیان ماونەتەوە بەڵام ئەوەیە هاوڵاتی زەرەرمەندە حتا کادرانی ناو حیزبەکەیان کە لەگەڵ خەڵکان زەرەرمەندە ئەبێ ئەمە جێگەی قبول نەبێ ئەبێ خۆیان بیرکەنەوە و بە تایبەتی پارتی دیموکراتیکە بۆ من تەکی دەکەمەوە لەسەر ناڵەمێکی نیشتمانی کوردستان هەڵەی نییە بەڵام ئێستا مادەم سەرۆکی هەرێم بە تۆیە سەرۆکی حکوومەت بە تۆیە دەسەڵاتەکان بە تۆ تۆناڵی من باشتر زۆرترین کورسی هێنا دەبا وەکو خۆیان ئەڵێ ئەو ئینسانیەتە ئەو یەکسانیە ئەو قووەتە ئەو هێزە لەوا بێ کە بیت دادپەروەربی لەگەڵ خەڵکەکەتە بیت تەنازول ئەگەر حتا بە تەنازولیشی دابنێت تەنازول لە مافی خۆت بکەیت لەبەر خاتری خەڵک بۆی خەڵک پەرلەمانێکی هەبێت دەنگی هەبێ هەرچی یاساتە پێویستی بە بابیان هەرچی یاساتە پێویستی بەوەی تۆ جارێکی ترەمواریکەیتەوە ئەوە تا بڕۆ لە زیندانەکان بن لەبەرەوەی ئێستا پارێزەرم و ئەزانم ئەو وەزعانە چۆنە بڕۆ لە ناو زیندانەکانتا لە ناو گرتن و گواستنەوەدا لە ناو ئەوەی کە پێ وترێ چاکسازی بڕوا بکە وشەی چاکسازی تیانەماوە لەبەرەوەی ئەوەندە ڕێژەی محکومیتیایە هەندێک لەوانە تەنازولیان بۆ کراوە لە دەوڵەتی عێراقا کە ئێمە کورد بووین دەغمان ناوە بەوەی کە ئەفی عام لێبوردنی گشتی لە هەرێمی لە دەوڵەتی عێراقا دەرچێت نەیانتوانیوە تەنانەت ئەوەش بێ ئەی ئەمە کەی ئەکرێ ئەی کەی ئەتوان تۆ لە وڵاتێکا بژیت لێبوردنێکی گشتی لە کەرکووکە کەسێک وەکو ئەم تاوانی کردو لە کەرکووکە لێبوردنی بۆ دەرچۆ ئۆتا لە دەرەوە ئەوەی تۆ بۆ نمونە ئەوەی کە لە ناو هەرێمی کوردستانایە کە ئێمە خۆمان ڕێزی مافی مرۆڤەگرین بە احتساب هەرێمی کوردستان هەرێمێکی زۆر دیموکراتیە ئەبێ بیر بکاتەوە لەوەی کە بەڕاستی چاکسازی ئەبێ چاکسازی بێ چونکە کەسێک تاوانەکە مانایەوە نیە کە تۆ بێ ڕۆحی دەربێنی تۆ لە عمری لەوێ عقوبەی بێ بەس ئێستا بۆ بە عقوبەدان ینی هەمووشیان خۆیان ئەگەر بڕۆن بۆ ئەمە خۆیان بڕۆن لێکوڵەوە بکەن بزانن چاکسازیەکان بەڕاستی بە مۆزەفیانەوە بە ئیدارەکەیانەوە هەمویان ئەناڵێنن لەسەر ئەو هەموو ئەرکە زۆرە لەسەریان کە ڕێژەیەکی زۆری حکوم دراو لەلایەنە ئەمە بەسیترین بە بڕۆ سەر بنکەکانی پۆلیس سیرکە بڕۆ سەیری دادگاکە بزانە هەر دادوەرێک بە ڕۆژی دادوەرێکی لێکۆڵینەوە هەفتا ئەوراقی بۆیەت چۆن فریاکەی کاتە هەمووی پێویستی بە گۆڕانکاریە ئەم گۆڕانکاریش حکوومەت بۆتەکە ئەبێ حکوومەتێکی خاوەن دەسەڵاتە هەبێ حکوومەتێک کە نەبێ بێ بڵێ وەڵا ئەم منطقەیە پێویستی بەوەیە من ئیشی بۆ بکەم و ئەو منطقە بۆ ئەوەی هیچ دادوەرێک چاوبەرە و خواری هیچ حزبێکی سیاسی نەبێ ئەمە یعنی ڕێزگرتن لە دەوڵەتداری ئەمەیە کە ئێمە ئەمانەوێت جا لەبەرەوە هەموو مەسئولێتەکان بۆ من جارێکی تر بۆ پارتی دیموکراتی کوردستان گەڕێمەوە لەبەرەوەی ئێستا هەموو هێزەکە لە لای ئەوە توانێت حکوومەت دروست بکە ئەوە توانێت لێبوردە بێ ئەوە توانێت ئەم هەرێمە بەرەو ئارامی بەرێتەوە ئەگەر بێت و بۆ نمونە ئەو داوای زۆری ئەوواکە بۆ نمونەکو گریمانەی گۆریگرین کە پائێکی نیشتیمانی کوردستان بە 23 کورسی بڕوا لەگەڵیان کۆ بێتەوە بۆی ئەڵێن بە پێی کورسی ئەڵێ من پێشوازی لەو هاوپەیمانێتیە ناکەیت گریمانەوە حکوومەتێک پێ هاتوویەکێتی بۆ پۆستانە ڕازی بوو کە پارتی ئێوێ بەم دۆخەوە بەم حاڵەوە کە تۆ بۆ نمونە لە بانگەشەی انتخابات تا بینیمان کە پردێکە کرایەوە ئەیوت بەس من کردومە بەڵام لەولا نەکراوە ئەوە تاها من کردومە ئەوان نیان کردووە خەڵکی کوردستان باوەز لێچێتی بێنین خەڵکی کوردستان استفادەی لێکا خۆشیان پارتی دیموکرات کوردستان استفادەی لێک سوودی لێ بینن نەخێر من کەسێکم لە کەلارەژین لە ئیدارەی گەرمیانم لەکوێم ئەگەر حکوومەتەکە حکوومەتی من بێ ئەبێ جادەکان هەمووی بۆم چاک بکە نەک تەنها بڕوا 100 و 120 و 150 لەکوێ و لە هەولێر و لەکوێ بکاتەوە ئەی من گوناحم چییە لەبەروی نە پارتیم نەیکێتیم بەس هاوڵاتێکی ئاساییم و کوردم ئەژیم لەناو ئەم کوردستانە ئەی نابێ سەرۆکی حکوومەتەکەم سەرۆکی هەرێمەکەم بیر لە من بکاتەوە
مەبەستم ئەمەیە ئەمەیە کە ئیدارە ئەو ئەگەر بیری کردەوە یعنی وەکو وتم یعنی 2 ملیۆن 10 ملیۆن دەنگیش بێنێ کە خەریمی کوردستان خۆی 6 ملیۆنە دەنگیش بێنێ کە من نەمتوانی ئیدارەکەم بەهێز بێ لە هەر هەموو هەرێمی کوردستانە کەواتە حیزبێکی زەعیفم جا بۆ خۆیان بەم زەعیفێ پیشانێن پێویستەکە هەردووکیان پێکەوە جارێکی تر کاتی خۆی زۆر باس لەمە کراوە ڕەنگە یەکێتی کورسەکانی کەم بوو بێ ڕەنگە بەڵام دەڤەرێکی گەورەی بەدەستەوەیە و ناشتوانرێت یعنی خۆ من ئەمەم پێخۆش نییە من حەزەکەم ئەم هەرێمە هەرێمی من بێ ینی حەزەکەم ڕۆژمە دوهۆک ڕۆژمە زاخۆ ڕۆژمە بەرزان ڕۆژمە هەڵەبجا وەکو یەک سەیری کەم چکە من هاوڵاتیەکەم ئەمەوێ هەرێمەکەم بە هەرێمی خۆم دابنێم نەک بڕۆم جێگایەک بۆ نمونە مەسەلەن حتا بەداخەوەڵم بازرگانیکردن بە ئەنفالەوە بازرگانیکردن بە هەموو ئەمانەی کە ڕۆحی کوردایەتیە کە گەلی کورد زەرمەند بۆتیایە لە ئەنفالە گەلی کورد زەرمەند بۆ ئەو کاتە نەپارتی بۆ نەیەکێتی بووە کە کاتێک من هەر جێگایەکەکەمەوە ئەبێ منی هەڵەبجە کە چوە ئەو جێگای هەستکە ئەمە هی منە کراوەتەوە هی منە کە زەرمەند بووم هەڵەبجەیە کە هەست نەکە ئەبێ ئیلا لە ناو مۆنومێنتەکەی هەڵەبجیا جێگەی ئەوە نەخێر ئەبێ لە هەموو کوردستانە هەر جێگایە کراوە مۆنومێنتەکەی هەڵەبجە بارزانی تیابێ لە بارزان هەرچیە کرایە مۆنومێنتەکەی هەڵەبجی تیابێ بۆ نمونە ئەمانە هەموو ئەو مۆرکانن کە گەلی کورد ئەبێ شانازی پێوە بکە بەڵام شانازیەکان وردە وردەکەم بۆتەوە ئەبێ شانازی بە حیزبایەتیەوە بکەی وەکوتم منێک ئەگەر حیزبی بم شانازی پێواکەم بەڵام هەتا ئەو کاتەی لە ناو حیزبەکەیان بەڵام هاتمە دەرەوەی حیزبەکە و چوومە ژیانە ئاسایەکەمەوە ئەبێ شانازی بە حکومەتەکە و ئیدارەکەەوە بکەم ڕێزاخەل کاتم تەواو بۆ بەڵام تۆکو زۆر وتتمن یەکێتیم و عایلەیەکی تێکۆشەریشی سیاسەتەکانی سەرۆک بافڵ چۆن هەڵەسەنجێن وەک یەکێتیەک ئەمەزانی چۆنە من هەمیشە ماڵم ئەگەر کەسێک لە بارودۆخێکی زۆر خراپا بێ مەجبورە دیفاعی حیزبەکەی بکە بە هەر شێوەیەک بێت مەسەلەن ئێمە بینیمان ڕەنگەمە زۆر وترابێ بینیمان بۆ سەرۆک کۆماری عێراق یعنی یەکێتی لە بارودۆخێکی خراپە بوو چکە یەکێ پارتی بە هەموو شێوەیەک دژایەتیە کرد نەئاهات بە پێچەوانەوە خەڵکانێکی کۆ کردەوە لەم کاتەیە تۆ بێ حیزب ئەوەندە بەهێز بێت چونکە لە ئەخیرا ڕاستە من باسی کوردایەتێکم ئەگەر لە نیتاقی کوردایەتەکە دەرچوو ئەو حیزبا بێ بتوانێ هەموو ئیشێک بک بۆ ئەوی حیزبەکەی نەک بمێنێ ئەو پێگە بەهێزەی هەبێت چونکە یەکێتی نیشتمانی کوردستان لە ئێستاوانە من باسی ئێستاش ناکەم باسی زەمانێکە کەم کە یەکێتی بۆ لە 2023ەوە دەورێکی ئەساسی هەبووە لە داڕشتنی دەستورەوە لە ئیدارەکانی حکوومەتەوە هەمیشە تۆ بەهێز بووی لێرە کەواتە کاتێک کە تۆ بتانی بەم هەموو کێشمەی ناو حیزبە سیاسەکان بتانی جارێکی تر بەهێز و بەڵنگێکی زۆرەوە سەرۆک کۆمار بەدەستبێنی کەواتە سەرۆکی حیزبەکە توانیوێتی ئیشێکی باش بکە بۆ حیزبەکە خۆی و حتا بۆ دەوڵەتەکە چونکە لە ئەخیرا دەوڵەتی عێراق پێویستی بەوەیە سەرۆکێکی کوردی هەبێ سەرۆکێک کە کوردای چونکە هەموو سەرۆکەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بوونەتە سەرۆک کۆمار یەک ڕۆژێک حیزب تعاملیان نەکردو ئەمە بۆ خۆی بە هەواڵ مام جەلالیشەوە هەمیشە دەرگاکەی کراوە بۆ ئێستاش ئەڵێن کە کاتێک لەو زەمەنەی خۆیان هەرچی هەبوو بردوێتی خزمەتی هەموو خەڵکی عێراقی پێکردووە کەواتە ئەمە مهمە کە تۆ پێگەی کە دووەرگرت وەکو پێگەی سەرۆک کۆماری هەتا ئەو دقەیە تۆ کەسێکی حیزبیت بەڵام دوای ئەوە بە هەموو سەرۆکەکانە ئەمە بەخۆی کەواتە ئیدارەیەکی باشی کردو بەڵام ئیدارە باشەکەی سەرۆک باڤڵ لەمە دوا بۆ ئەوە بێ کە بتوانێ هەرێمی کوردستانیش لەم ئەزمەیە و لە حیزبایەتی دووری بخاتەوە چکە خەڵکی بە تایبەتی دەڤەری سلێمانی من ئەمە پەیامێکە پێڵم دەڤەری سلێمانی ڕانەهاتووە لەگەڵەوەی کە هەموو کەسێکی حیزبی بێ ڕاهاتووەرەوەی کە حیزبێ خزمەتێکە خۆشی بێ و ڕێزی لێ بگرێ بەڵام ڕازی نییە بە زۆر بکرێ بە حیزبی چونکە یەکێتی ئەمەشی نویستەوە پەیڕۆ و پرۆگرامی یەکێتی ئەمەیتیانێ لەبەرەوە ئەبێ بیر بکاتەوە ئیدارەکە باشتر بێ بەڵام لە ئەخیرا ئەگەر لە ناو کوردستانێکی بەهێزا بێ سەرۆکێکی یەکێتی بەهێزەوە لەگەڵ سەرۆکێکی پارتیا حکوومەتێکیان تەشکیل کرد و چوونە بەغا سەد ئەوەی ئێستا مەکانەتمان بەهێزترە بێ مەرجنیە دوو وەزارەتمان هەبێ و چەندێکمان هەبێ بەڵام دنیاە پێگەی ئەمنی هەیە کە پێویستی بەوەیە کورد بڕیاری ئەو حیزبانەی تریش ئەگەر توانیان ئیدارەیەکی باشمان لە هەرێمی کوردستانە و بتوانن
وا لەم دوو حیزب بکەن کە حکوومەت پێک بهێنن ئەبێ ئەوانیش بەشدارکەن لە هەموو ئیدارەکانە بە پێی پێگەکانیان و پسپۆری کەسایەتەکانیان نەک بە پێی ئەوەی کە حیزبێکە تخوا با من ئەم پێگەی بەمێ وەکو ڕەحم بیەمێ. بەڕێز ڕێزان شێخ دلێر ئەندامی خولی پێش زمینی لەرانیاوان زۆر سپاس بۆ خۆشەویستانی کورسات نیوز لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردنەوە لایەکانەمانەتی خوای گەورە بخواتان.